ڕۆژە شەهیدن یەکەتی نیشتیمانی کوردستان و ساڵانە لە 21 یەکەتی نیشتیمانی کوردستان و خێزانên شەهیدان ئەوێ ڕۆژێ بسەر بلندی ساغ دکەن لەورا مەلبەندی هەفتێ نینەوە یەکەتی نیشتیمانی کوردستان چەند خۆڵەکان بێدەنگی ڕاوستیان و پاشان بەرپرسێ مەلبەندی هەڤال نەسڕەڵە سوورچی دیگەل خێزانên شەهیدا ڕۆنشتنێک پێک ئینان یادی ڕۆژی شەهیدان ڕۆژی 21 ڕۆژێکی پیرۆز و مبارەکە بەنسبەت ئێمەوە یادی ئەو شەهیدانە دەکەینەوە کە بە خوێنی ئاڵیان کوردستانیان ڕەنجین کرد کە توانیان ملەتی کورد بگەینە ئەو ڕۆژەی کە ئێمە ساحب هەرێمی نیمچە سەر بەخۆی خۆمان بین و لەبەر ئەوە بەڕاستی هەرچی بکرێ و هەرچی بگوترێ لە بەنسبەت شەهیدان و خانوادەی شەهیدان هەرکەمە. ژیالیخۆڤە خێزانên شەهیدان bi serbilindî behsa evê rojê dikin û wê jî didane diyarkirin ku ew di serbilindin ku bi xîna wan azadî durist bûye divêt betir giringî bidene xêzanên wan û sopasiya Yeketî Niştîmanî Kurdistan kirin ku her dem piştevanên xêzanên şehîdan bûyne. ئمڕۆ ئەو ڕۆژێکە بە خوێنی شەهیدان کە ئەی ئیستا هەیە بە هەمی کەم و کوڕیەکانەوە کە حکوومەتی هەرێمیان ئەقلیم کوردستانیان یەکێتی ئمڕۆ بە خوێن شەهیدان بە خوێن ئەی ڕۆڵەی ئەی وڵاتە ئەی هەندە گەنجە خۆیان فیدا کرد بۆ ئەی ڕۆژە پیرۆزە دەستخۆشی لە مەڵبەندی مووسڵ دەکەین کە ئەو یادەی کردیا. یادی 11 پیرۆزبای لە شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین هیواداری ناومالی یەکێتی ڕێک بخنەوە پەیوەندی لەگەڵ بنەمالی شەهیدان بەردەوام بێت چونکە هەر شەهیدە یەکێتی بە شەهیدانەوە سەرکەوتوو دەبێت. دبینم یەکەتی نیشتیمانی کوردستان بۆیە شەهیدێ خۆ هیچ تەقسیرژی ناکەتە ئەسکۆ برای شەهیدیمە و کوڕی شەهیدی مەژی هەر ساڵانە و شەهیدی دەدلێواندایە ئەفژی یەکەتی نیشتیمانی کوردستان بە ناوێ شەهیدان حزبە و هەریە ڕابوویە و شەهیدێ خۆ هیچ بیر ناکەن. Li Sunûrê qeza Şêxanjek çendîn çalakiyên roja şehîdên Yeketî Niştîmanî Kurdistan hatine pirêvebirin. Li Melbendê heftê neynewe Yeketî Niştîmanî Kurdistan berpirsê Melbendê heftê neynewe Kak Nasrallah Sûrçî digel xêzanên şehîda rûniştinek pêkînan. Dîsanê wî niyat berçav ku di hemû hewl û bizavan ketin ji bo xweşkirina jîr û jiyara xêzanên şehîdan. Ekrem Derwêş, Dezgehê Mîdyayê Badînan, Şêxan.